ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە نووسینگەی هانای خێرخوازی پشدەر هەستاین بە جێبەجێکردنی پێدانی هاوکاری مانگانە بەسەر هەژاران لە دەڤەری پشدەر. لە ڕاستیدا ئەم هاوکاریە کە لە ڕێگای خێرخوازانەوە دەگات بە ئێمە ئەم دەست و ئەم پردە ئەمینەین لە بینی خێرخوازان و هەژاراندا بۆ ئەوەی کە هەڵگری خەمەکان و لابەری ئازارەکانیان بین. خی گەورە پاداشتی خێرخوازان داتەوە لەوەی کە بەردەوامن لەسەر هاوکاریکردنی ئەم چین و توێژە. ئێمە ئەم چین و توێژە کە زیاتر لە 90 خێزان هاوکاری دەکرێن و هەروەها بڕەکەشی زیاتر لە 11 ملیۆن کە مانگانە بەردەوامە تا ئێستا. خی گەورە لە خێرخوازانی قبول کات. وهروەها لێرەوە داوا دەکەین لە خێرخوازان کە بەردەوامن لە هاوکاریکردنمان، چونکە ئێمە پرۆژەی ترمان هەیە، هاوکاری نازداران و بێباوکانمان هەیە، هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە، وهروەها پرۆژەی ترمان هەیە کە بۆ ئەوی زیاتر خزمەتی بە دەڤەرەکە و کەسانی هەژار و خاوەن پێداویستی تایبەت و مستحەقین لە دەڤەرەکەماندا. خی گەورە لە هەموو لای قبول کە و دەستی هەموو لا خۆش بێ و سپاس بۆ کەناڵی سپێدەش کە هاوکارمانن لە گەیاندنی هەواڵ و چالاشەکانمان.